شیرا و زاکری هەردوو چیرۆکی ئەو ورچەی کە لە ڕێگای دڵیەوە ساندویجەکەی دەخوارد و هەروەها دەیان چیرۆکی دیکە لەم بابەتەیان لەم ماوەی کەرەنتینەدا لە زاری دایکیانەوە بیستووە. لە ئیستاشتا لانی کەم دایکیان لە دەرەوە چیرۆکیان بۆ دەخوێنێتەوە. شتێکی سیر کە لەگەڵی ڕوبەڕووبووینەوە لەوانەیە شتێکی زۆر بچووک بێت، بەڵام ئێمە ئەم بەیانیە بە دەنگی باڵندەکان لەخەو هەستاین. لەم هاوینەدا زۆر شت گۆڕا، هەندێک شت بۆ هەمیشە گۆڕان. ترێلینگ دانی پیادەنێت کە ئەویش گۆڕاوە، لە پارێزەرێکی هەمیشە سەرقاڵ بووە بە دایکێکی پڕ لە سترس و هەروەها نگارکێشێکیش بۆ چیرۆکی منداڵان. قەڵەمێکی نیگارکێشانم دەرهێنا و دەستم کرد بە وێنە کێشان. یەکەم شت کە چاوم کەوتە سەری بەرگی کتێبەکە بوو کە بەیانی ئەو ڕۆژە دەرمهێنا بوو بیخوێنمەوە. نیگاری کارکتەر و ڤایرۆسی کۆرۆنا بەو شێوەیە لەژێر مایکرۆسۆفتا دەردەکەوێت. ئەو وێنانە بوون کە کێشا من دواتر کچەکەم سەیری کرد و وتیەوە چییە؟ بەم شێوەیە بوو کە پرۆژەی کتێبی منداڵان بۆ سەردەمی پەتای کۆرۆنا هاتە خەیاڵی ئەم دایکەوە. هەرۆڵدی بچووک ئەم ڤایرۆسەی کۆرۆنای ڕەنگی مۆر کردووە و ئێنجێنی بچووکیش ئەم قیتارە بار هەڵگرە و هەروەها کتێبی بۆقەکان مەودای خۆیان دەپارێزن ڕەنگ کردووە. من لە جیاتی ئەوەی بڵێم گودنایت مۆن گوتم گودنایت زوم. هەست دەکەم ئەمە بەهێزترین کاری من بوو، چونکە پیشاندەری دوو ژینگەی تەواو جیاوازن. پێشتر گەر تا درنگانێ لەسەر کار و نووسینگەکانجا کارمان دەکرد، لە ئێستادا لە ماڵەوە و تێکەڵ بە منداڵەکان کار دەکەین. لە کۆتایی مانگی حەوتدا ترێلینگ وێنەیەکی نوێی بەخشیوە بە نزیکەی 100 چیرۆکی منداڵان و لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا دەنگی داوەتەوە. هەروەها لە ناو هاوڕێ و دایک و باوکەکانی دیکەشدا دەنگی داوەتەوە و ئەوان خوازیاری ئەم کتێبە نوێیانن بۆ منداڵەکانیان کە لەگەڵ ئەم دۆخە نوێیەدا کە کۆرۆنا دروستی کردووە دەگونجێت. لە ڕووی گەڕانەوەمان بۆ دۆخی یاسایی من نازانم چی شتێک دەگەڕێتەوە سەر دۆخی جاران، بەڵام دەزانم شتەکان چی دیکە وەک ئەو کاتانەی لێنایەتەوە کە لە مانگی دوودا بەجێمان هێشتن. لا هەنگی لە دایک بووندا پێم وانییە چی دیکە خەڵک بوێرن فول لە مۆمەکان بکەن. پێم وابێت ئەمانە دەبنە چیرۆکێکی کۆم بۆ منداڵەکانمان و نەوەکانمان. ئەوان پێ دەکەنن کاتێک پێیان دەڵێن لە ئاهەنگی لە دایک بوونتاندا ئێمە فومان کردووە لە مۆمی سەرکێکەکان و ئێوەش خواردوتانە. پێدەچێت کارەکانی ترێلینگ لەبارەی ئەم ڤایرۆسەوە زیاتر لەم پەتایە بمێنێتەوە و لەبیر نەکرێن. کتێبخانەی کۆنگرێز ڕچاوی کارەکانی ترێلینگی کردووە و داوای کردووە کە نوسخە ئەسڵیەکەی بخەنە ئەم کتێبخانەیەوە وەک نیشانەی سەردەمێکی سەیر و سەمەر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا.